ئەوەی بۆ ئێمە جێگەی ئەسەفەکەوە کرێکارەش حامیلە بووە. ژنەکرێکارێک لە کاتی کارکردندا لە باڵەخانەی کارگەری کەوتە خوارەوە و پاش گەیاندنی بە نەخۆشخانە جیای لێدەست. ئەمە زانین زیاتر لە عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی وەرەگرم. کاس مەسڵاو لێبێ ئەم ڕووداوە چۆنایی بوو، چی ڕوویداوە؟ ئەمڕۆ لە هیچێک لە کارگەکانی ناوچەی شارەزوور بەداخەوە کرێکارێکی ژن بە ناوێکی شێڕزگار لە کاتی کارکردنە لە بەرزایی کەوتۆتە خوارەوە براو بە نەخۆشخانە و لەوی گیان لەدەستداوە. ئەوەی بۆ ئێمە جێگەی ئەسەفەکەوە کرێکارەش حامیلە بووە. ئێمە لێرەوە سەرخۆشی لە بنەماڵەکەیەکەین، هاوغەمیانین. ئەوەی لەسەر سەندیکای کرێکارانی لە قیسلێمانی و سەندیکاکان بێ بە دوواداچوونمان کردو بە دوواداچوونی ژەکەین. هەر شتێک لە شوێنی بەرز بوو کەوتووە. ئێمە هێشتا نەچوینەتە سەر شوێنی ڕووداوەکە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دادوەری پزیشکی و لەگەڵ بەڕێز قایمقامی شارەزوور قسەمانکرد، سوپاسیانەکەین. هاوکار بوون لە گۆڕینەوەی زانیاریەکان بێ بە دوواداچوون کرێ و لە پۆلیسی شارەزوور تۆمار ینی بۆ بە داوا ئەمێنێتەوە سەر کەس و کارەکەی ئایا بە دوواداچوون بۆ داواکەکەن سوورە بن لەسەری یانە، چکە بە پێی قانون واریسی هەموو کەسێکی کۆچ کردو بۆ هەیە بیکە و زائیدەن داواکاری گشتیش بۆ هەیە. من ڕاپۆرتی خۆمانە نێرین بۆیە. کاسمان ئەم ئافرەتۆک باسەکەن دووجیان بووە. ئایا دروستە ئافرەتی دووجیان لە کارگەکە کارکە؟ بەڵێ هەموو کرێکارێکی ژن کە دووجیان بێ بۆی هەیە لە داوەندەزگای حکوومەتە لە دامزگای کەرتی تایبەتی شایشکە، بەڵام بێگومانی یاسا ڕێگەی داوە 72 ڕۆژ پێش نزیک بوونەوەی لەگەڵ مناڵبوون ئەبێ کار نەکا. ئەمە تحقیق دەریەکە و بێ سۆنەری کرێ بزان ئەم مناڵە چەند مانگ بوو حتمەن کە سوکاری خۆیان نەزانن. لە مانگیەکی 2026 چەند کرێکار جیای لێدەست؟ لەوەی کە لای ئێمە لە سنووری ناو شاری سلێمانی تۆمارکراوە 3 کرێکارە. یەکیان هەندیە، ئەم کرێکارە هەندیە لە 21 کەوتۆتە خوارەوە لە کارگەیەک لە کارگەکانی بازیان کارگەی ماس، بەڵام بەداخەوانێ ئەم کارگەیە کەم تەرخەمە تا ئێستا تەرمەکەی نەبردوێتەوە بە پێی قانون مەفروزە تەرمەکەی برێتەوە بە وڵاتی خۆی. کرێکاری تیژ ڕۆژهەڵاتی بوو بە ناوی ڕەزا سەیفوڵڵا خەڵکی کرماشانە تەمەنی 45 ساڵە. ئەوش لە کاتی کارکردن غاز لی داوە. ئەمانە 3 کرێکاریانی واتە 2 کرێکاری پیا و یەکێکی ژن، 1 کرێکاری ناوخۆیی و 2 کرێکاری بیانی.